لەو سەردانەیدا بۆ هەرێمی کوردستان وەزیری بەرگری ئەڵمانیا سەردانی بەڕێوەبەرایەتی گشتی میرەی وەزارەتی پێشمەرگەی کرد لا نزیکەوە پرۆژانەی بەسەرکردەوە کە لەلایەن وڵاتی ئەڵمانیاوە بۆ هێزەکانی پێشمەرگا جێبەجێکراون. لە هەمان کاتیشدا بەشدار بوو لە دیمەنی چەند نمایشێکی سەربازی کە لەلایەن ڕاهێنەرانی ئەڵمانیاوە بە پێشمەرگە کراون. سەرەتا شەڕی داعشەوە تا ئێستا ئەڵمانیا یەکێک لە وڵاتە فعالەکان بووە لە هاوکاریکردنی هێزی پێشمەرگە، چ لە بواری چەک و تەقەمەنی، چ لە بواری دابینکردنی سیارە و ئالیات و ئیسعاف، چ لە دروستکردنی مەشاریع و ئینەکان بۆمان، هەروەها لە بواری مەشقیشا مەشقی هەمە جۆر کراوە بە زابط و بە پلەدارەکانمان. ئەم هاتنەی ئێستش وەزیری دیفاعی ئەڵمانی ئیشارەتێکە بۆ ئەوەی یارمەتیەکانی ئەڵمان بەردەوامە بن، ئیشارەتێکی دڵخۆشکەرە بە نسبەتی ئێمەوە. وەزیری بەرگری ئەڵمانیا بۆ لە نزیکەوە ئاگاداربوون لە چۆنێتی کارەکانی نەخۆشخانەی پێشمەرگا کە لەلایەن وڵاتەکەیەوە و پرۆژە خراوەتە بواری جێبەجێکردنەوە و بڕی 5.5 ملیۆن یۆرۆی بۆ تەرخان کراوە. نەخۆشخانەکە 50 قەرەوێڵەیە و ماوەی 6 مانگە کاری تێدا دەکرێت. باتەوابوونیشی هێزەکانی پێشمەرگا لەو نەخۆشخانەیە چارەسەریان بۆ دەکرێت. Ich freue mich heute, hier in Erbil wieder zu sein und die Peschmerga zu besuchen und vor allen Dingen einen Truppenbesuch bei unseren من خۆشحاڵم کە هاتوومەتە ئێرە و سەردانی پێشمەرگە و هێزەکانی ئەڵمانیا دەکەم. ئەمڕۆ توانیم بە چاوی خۆم ببینم کە پێشمەرگە لە بواری ڕاهێنانەکاندا سەرکەوتن و پێشکەوتنی باشیان کردووە. لە شەڕی تیرۆریستانی داعشیشدا سوپای عێراق بە هاوکاری هێزەکانی پێشمەرگە سەرکەوتنیان بەدەستهێنا. سەرکەوتنی سەربازی بەسەر تیرۆردا مانای ئەوە نییە کە سەقامگیری تەواوی بگەڕێتەوە بۆ وڵات. دوای ئەم قۆناغە دەمانەوێت ئەو سەرکەوتنی بەدەست هاتووە بچەسپێنین پێکەوە لەگەڵ حکوومەتی ناوەندیدا بۆ تەواوی خاکی عێراق. لەبارەی ڕاهێنان و پشتیوانیەکانیان بۆ هێزەکانی پێشمەرگا وەزیری بەرگری ئەڵمانیا وتی دوای ئەوەی قۆناغی ڕاهێنانمان بەسەرکەوتووی ئەنجامدا بیرۆکەکان کۆ دەکەینەوە بۆ قۆناغی ئێستا کە قۆناغی سەقامگیریە. وتیشی پێشمەرگا بە نوێنەرایەتی هەموو جیان شەڕی تیرۆریان کرد. ئێستا دەمانەوێت جۆرێک لە هاوبەشیان بۆ دروست بکەین. ئەڵگورد ئەحمەد کورساد نیوز ئەولێر.